پرۆژە یاسایی هەڵبژاردنەکانی عێراق لەلایەن سەرۆکایەتی کۆمارەوە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کرا و لەوێشەوە ئاڕاستەی پەرلەمان کرا. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت ئەگەر پرۆژە یاساکە پەسەند بکرێت پێویستی بە هەمواری دەستور هەیە بۆ جێبەجێکردنی. سەلیم شوشکەیی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و ئەندامی لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پەیامی ڕاگەیاند پرۆژە یاسایی هەڵبژاردنەکانی عێراق کە لەلایەن سەرۆکایەتی کۆمارەوە ئامادەکراوە ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەران کراوە و لە ئێستادا نێردراوە بۆ لیژنەی یاسایی. بەپی پرۆژە یاساکەی سەرۆکایەتی کۆمار هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێکەوە لە یەک ڕۆژدا بەڕێوە دەچن. سەلیم شوشکەیی ڕایگەیان پێشبینی دەکرێت لە ڕۆژانی ئایندەدا ئەنجومەنی نوێنەران خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکە بکات. هاوکات ئاماژەی بەوە کرد ئەگەر پرۆژە یاساکە لە ئەنجومەنی نوێنەران پەسەند بکرێت ئەوە بۆ ئەوەی بچێتە بواری جێبەجێکردنەوە پێویستی بە هەمواری دەستور هەیە. سەرچاوەیەک لە سەرۆکایەتی کۆماری عێراق بە پەیامی ڕاگەیاند سەرۆکۆمار لە ڕووی یاساییەوە مافی ئەوەی هەیە ڕاستەوخۆ پرۆژە یاسا ڕەوانەی پەرلەمانی عێراق بکات، بەڵام بەهۆی ئەوەی یاسای هەڵبژاردنەکان باسی کۆمیسیۆن دەکات و ڕەهەندی دارایی هەیە دەبێت ڕەوانەی ئەنجومەنی وەزیران بگرێت. لە پرۆژە یاسای هەڵبژاردنەکان کۆمەڵێک گۆڕانکاری کراوە کە دیارترینیان ئەمانن: ژمارەی کورسیەکانی پەرلەمانی عێراق لە 329 کورسیەوە بۆ 222 کورسی کەم دەکرێنەوە بە جۆرێک، 213 کورسی گشتیە و 9 کورسیش بۆ کۆتاکانە. نابێت ڕێژەی ژنانیش لە پەرلەماندا لە 25 کەمتر بێت. کەمکردنەوەی کورسیەکانی پەرلەمانی عێراق سەرجەم پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان دەگرێتەوە. بەپی پرۆژە یاساکە لە خولی داهاتووی پەرلەمانی عێراقەوە ژمارەی کورسی پارێزگاکانی هەرێم لە 44 کورسیەوە بۆ 29 کورسی کەم دەبێتەوە. بەپی پرۆژەکە سلێمانی لە 18 کورسیەوە دەبێت بە 12 کورسی، هەولێر لە 15 کورسیەوە دەبێت بە 10 کورسی، دهۆک لە 11 کورسیەوە کەم دەبێتەوە بۆ 7 کورسی. هاوکات تەمەنی کاندیدبوون نابێت لە 25 ساڵ کەمتر بێت و پاڵێوراو بۆ پەرلەمان دەبێت هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆس و بۆ ئەنجومەنی پارێزگاکانیش لە بڕوانامەی دیبلۆم کەمتر نەبێت. لە هەمان کاتیشدا بازنەکانی هەڵبژاردن کە پێشتر لەسەر ئاستی پارێزگا بوو بۆ بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزا دەگۆڕێت و کاندیدبوونیش بە شێوەی تاک دەبێت. جگەلەوە ژمارەی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران لە 9 کۆمسیارەوە بۆ 7 کۆمسیار کەم دەکرێتەوە و پێکدێن لە 3 دادوەر و 2 مامۆستای زانکۆ و ژمێریارێکی یاسایی پاڵێوراو لەلایەن دیوانی چاودێری و ڕاوێژکارێکی سەرۆکایەتی ئەنجومەنی دەوڵەت. هەوڵەکان بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان و گۆڕینی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دوای ئەوە دێت خۆپیشاندانی بەرفراوان لە شارەکانی عێراق بەردەوامە و داوای گۆڕانکاری ڕیشەی دەکەن. بەپێی ئامارەکانیش لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2018 کەمتر لە 150 هاوڵاتیان بەشداری هەڵبژاردنەکانیان کردو تێیدا ساختەکاریەکی بەرفراوان ئەنجام درا.